ڕاینەری هەڵبژاردەی عێراق دەڵێت غەدرمان لێکراوە کاتێک تیپێک سەر ناکەوێت ئیتر بیانوەکان زۆرن بەڵام بە حەقی بە ڕاینەری هەڵبژاردەی عێراق گراهام ئەرنۆڵدی ئوسترالی بدەین با بزانین چی گوتووە شەوی ڕابردوو دوایەوە کە عێراق سەر نەکەوت بۆ مۆندیال بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەبری ئەوە سعودیە سەرکەوت گراهام ئەرنۆڵد لە کۆنگرەی ڕۆژنامەوانی دەڵێت ئێمە غەدرمان لێکراوە و وەک بڵێ فێڵیشمان لێکراوە ئەمە چۆن ڕوویداوە و چی بووە ئەرنۆڵد دەڵێت کاتێکە تیرپشکی ئەم قۆناغی پاڵاوتن کرا بە ئێمەیان گوت کە یاریەکان لە یاریگەیەکی بێلایەن دەکرێت بەڵام دواتر کە چوین بۆ تیرپشکەکە پێیان گوتین نەخێر یاریەکان لە یاریگەی ئەو تیپە دەکرێت کە لە تەسنیف واتە لە پۆلبەندی هەڵبژاردەکان لە پلەکانی پێشەوەترە بۆیە ئەمە ئاسانکاریەک بۆ تیپەکانی سعودیە و قەتەر کە ڕاستەوخۆ شەوی ڕابردوو سەرکەوتن بۆ مۆندیال گراهام ئەرنۆڵد هەروەها باسی شتێکی تریشی کرد دەڵێت ئەو دوو تیپە هەریەکەی 6 ڕۆژ پشویان هەبووە لە ئەنجامدانی یاریەکان کە ئەمەش زۆرێکە لە تۆمەتبارکردنی فیدراسیۆنی تۆپی ئاسیا بۆی کە یارمەتی هەردوو هەڵبژاردەی داوە ئەرنۆڵد هێشتا بێهیوانیە و دەڵێت شەڕێکی دیکەمان لە پێش ماوە هەموو توانای خۆمان خەرج دەکەین بۆ ئەوی کە بلیتی بەدەستێت گەیشتن بە مۆندیال بەدەست بێنین